داواکارم لە حکوومەت کۆفتەریان بۆ بینێ، داواکارم لە خێرخوازان هەریەکە و لە ڕاست خۆیەوە شتێک بکرێ بدۆزرێتەوە جا بابەکەی دەڵێ بە مردێتی بە بەزندێتی بێ نەجاتمان بێ لەو چاوەڕوانیە. کاکزانە سڵاو لێبێ لە بەیانیوە هاتوتە سەر ڕووباری سیروان بە دوای گەڕان بە سوراخکردنی مەهدی مەحمەدە و گەنجەی کە 6 ڕۆژە لە ماڵ دەرچەوە بێ سۆراغا لەسەر ڕووباری سیروان هیچ سەرداوێکتان دەستکەوتۆ تاوەکو ئێستا؟ خۆشتان بەخێر بن سەرچاو ئێمە هەر تەقریبەن 2 ساعاتە دەبێ ئەو جێی کە ماتۆڕەکان لێتەوە 2-3 گۆمیلەیە گۆمەکان گەڕاین ینی بەرد بە بەردی بنی دیارە کە گومانی ئەوم نیە لە گۆمێکیان 100% کە لەوانی ئەوەکەی کەش ئێستا دووبارە دەچینەوە گومان لە ئاوی سیروان و ئاوش بە مەلەوانی ینی لەو بەر نیومەتر نابێ بەڵام گومان هەموو شتێک ینی ئەوە بکەی فکرێت بە هەموو شتێک بەکاربین دەین ئەگەر لێی درابێ هەدرابێتە ناو ئاو ئەویش لە خواردترەوە بەلەم ناردیە دەری یەک بست قولە زیاتر ناڕوە ینی کە بستێک بێت جەنازە لەوێ ناڕوە ئەگە دامانە مردبێ ئینشاڵڵا بەزنێتی دەستمان دەکەوێت داواکارم لە خێرخوازان داواکارم لە سنووری سلێمانی و گەرمیان بە مردایەتی و بە غیرەت گەرمیان ناسراین هاوکاری ئەو ماڵە بکەن ینی ئەو ڕۆلەوانە سبەی لە ئەنگۆیە داواکارم لە حکوومەت کۆفتەریان بۆ بینێ داواکارم لە خێرخوازان هەریەکە و لە ڕاست خۆیەوە شتێک بکرێ بدۆزرێتەوە جا بابەکەی دەڵێ بە مردێتی بە بەزندێتی بێ نەجاتمان بێ لەو چاوەڕوانیە. باشەوە تاوەکو کەی لێرا بن تاوەکی بەردەوام ئەبن هەتا سەرداوە شتێکمان دەست نەکەوێ وەک پیشەی چەندین حاڵەتی کە من نەڕۆشتمەوە تا سەرداوێکمان دەست نەکەێت. باشە هیچ داواتان کردو داواکارتان کردووە لەگەڵ کەس و کاریە تیمی زیاترتان بۆ بنێریە بۆ نمە فڕۆکە لە ڕێگەی درۆنەوە بەو جۆرە بە شێوازی جیاواز بگەڕێن؟ هەموو کەناڵەکان هەر باسی فڕۆکەمان کرد داواکارین کۆفتەر بێ داواکارین خێرخواز بێ داوا گەنج هەیە لە ماڵە دانیشتێ ماتۆڕێکی پێ لە ڕای خوای دوو گرت بگەڕێ دوو جێ بگەڕێ خێرە ئەو ڕۆلەوانە سبەی لە تۆ برای بەڕێز.